ئینسانە بێ ئاگای لە بەردەمی خۆی بێ کە دۆ تێ بۆ سەیرانگا بەخێر بێ بەڵام لەگەڵ خۆشتا عەلاقەیەک بێنە کە بتوانی چی پیس و پۆخڵی و ئەشغاڵی ئەو کات و ئەو سات و ئەو چەند سعاتەکە لەوێ ئەژیت بیکەیتە ناو ئەو عەلاقەیە و لەگەڵ دەست خۆت یا بیبەرەوە یان لە شوێنی نزیک هەیە شتیان دروست کردووە کە تۆ پیس و پۆخڵیەکە بخەیتە ناوی وای لێ بکەن چون زۆربەی نەخۆشیەکان لە پیس و پۆخڵیەوە دێ بۆیە زۆر گرینگە بۆ سڵامەتی ئینسان ئەبێ ژینگە پاک و خاوێن بێ من داوا لە خەڵکی سلێمانی خۆشەویست دەکەم دیارە بەعام بە هەموو کوردستان بەڵام ئێستا من لە شاری سلێمانیم و ئەم هەرەوەرزە لە شاری سلێمانیەوە دەستی پێ کردووە تکایان لێەکەم ڕجایان لێەکەن دەستیان ماچەکەم کە ئاگاداری پاک و خاوێنی شاری سلێمانی من هیوادارم ئەو خەڵکە ئەمە بەکارێکی گرنگ بزانن ئەمە بە چۆن بڵێن بە ماستا و چاپلوسی نەزانن هیوادارمە و خەڵکە یارمەتی بدەن چونکو ئەگەر بێت و ئێمە ئاگامان لە ژینگە و لە دەوروبەر نەبێ گەورەترین کەند و کۆستمان لەباری لە ساغیەوە بۆ دروست دەبێ هیوادارم ئەو خەڵکە ئەمە لە بەرچاو بگرن چونکو من پێم وابێ ئەوانەی کە خۆشەویستیان بەرامبەر وڵاتی خۆیان هەبێ ئەو کارە ناکەن بەلامەوە من زۆر گرنگە هیوادارم ئەو خەڵکە بیر لەوە بکەنەوە و پێشم وایە ئەوەی کە هوشیاری نەتەوایەتی هەبێ بەڕاستی ئەو کارە ناکات.